ئەم کاتتان باش عزیزان و خۆشەویستان لەم بەشەدا دیداری هەیئەتی کۆمەڵە لەگەڵ بەشی زانستی وەزارەتی دەرەوەی نۆروێژ واتە لاند ئینفۆ باگاداریتان دەگەینین. ڕۆژی هەینی ڕێکەوتی 6 ژوانی 2025 شاندێکی کۆمەڵە کە پێک هاتبوون لە یەکەم حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە، دووهەم ڕەزا فەتحی ئەندامی کومیتەی نۆروێژی حیزبی کۆمونیستی ئێران، سێهەم هێرۆ فەقی بۆکانی ئەندامی کومیتەی نۆروێژی حیزبی کۆمونیستی ئێران و چوارەم باقی تالبول عەلیم چالاکی سیاسی و ڕاوێژکاری لاند ئینفۆ کە لەگەڵ شاندی لاند ئینفۆ بە بەشداری یەکەم ئەسلاک فاردۆنت بەرپرسی بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای لاند ئینفۆ، دووهەم باربۆ هێلینگ و سێهەم بیرگیت ئەبراهامسن. شاندی کۆمەڵە لەلایەن شاندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا واتە لاند ئینفۆ بە گەرمی بەخێراتن کران و پاش ناساندنی شاندەکان بە یەک ئاماژە بە دوایین دانیشتنی ئەو شاندە لە ساڵی 2019 لە زرگێز لە بارگای ناوەندی کۆمەڵە و پەیوەندی دووقۆڵی کرا. تەوەری باسەکان بریتی بوون لە دۆخی سیاسی ئێستای کوردستان، ئێران و ناوچەکە کە بەگشتی درایە بەرباس و لێکۆڵینەوە و وەڵامی پرسیاری شاندی خانەخۆی بەوردی درایەوە. ناڕەزایەتیە گشتیەکانی ئەم دوایانە مانگرتنی مامۆستایان، خانەنشینان، نانەوەیانە و شۆفێرە بارهەڵگرەکان لە ئێران و کوردستان تەوەری سەرەکی باسەکان بوون. هەروەها باسی گوشارەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و دانوستانیان بۆ پێکهاتن لەمەڕ کۆتایی هێنانی ئێران بە پرۆژەی ناوەکی و لە چاوەڕوانی ڕاگررتنی خەڵکی ئێران بۆ کۆتایی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک مەترسی کرا. دۆخی کۆمەڵە و هێزە کوردستانیەکان لە باشوور زیادبوونی گوشار و مەترسی ئەمنیەتی لەسەر گیانی پەنابەرانی ڕۆژهەڵاتی نیشتەجێی باشوور، کوشتنی بانقەستی کۆڵبەران لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی و مەترسی لە سێدارەدانی چالاکانی سیاسی و مەدەنی بەتایبەت پەخشان عەزیزی، وریشە مورادی و شەریفە محەممەدی بەشێکی دیکەی ئەم باسانە بوون کە شرۆفیان لەسەر کرا. سیاسەتی لە سێدارەدانی زیندانیانی سیاسی لە ئێران بەتایبەت لە کاتی زیادبوونی ناڕزایەتیە جەماوەریەکان بۆ سەر کۆماری ئیسلامی وەک سیاسەتێکی ناسراوە، ئێعدامی چالاکانی کەمایەتیە نەتەوەیەکان وە کورد، بەلوچ، عەرەب و گوشار بۆ سەر ژنان بەشێکی گرنگ لە سیاسەتی بەکارهێنانی زۆرترین توندوتیژی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ سەرکوتو پاشەکشەپێکردن بە خەباتی مەدەنی و سنفی کۆمەڵانی خەڵک بەتایبەت لە کوردستان باسی لێکرا و وترا ئەم سیاسەتانە لە دۆخی ئێستادا کاریگەری خۆی بۆ دەسەڵات لەدەستاوە. وترا کە خەباتی مەدەنی و جەماوەری لە سەرانسەری ئێران بە ئاستێک گەیشتووە کە کۆماری ئیسلامی بە تەواوی هەراسان و بێهیوا کردووە. لە بەشێکی دیکەی باسەکان ئاماژە بە چالاکیەکانی کۆمەڵە لە ناوخۆکرا. کۆمەڵە بە هەبوونی تیڤ 24 ساعاتە، کاناڵ و میدیا گشتیەکان، ڕێخستن لە ناو جەماوەری خەڵک، هەوڵدان بۆ هاوکاری و کاری هاوبەش لەگەڵ لایەنەکان بەتایبەت هاوکاری لە دڵی شۆڕشی ژن، ژیان ئازادی و بانگەوازی مانگرتنە گشتیەکان و بەدەنگەوە هاتنی جەماوەری خەڵکی کوردستان بەشێک لەم چالاکیانە کە کاریگەری بۆ لەسەر فەزای سیاسی کوردستان و نێوان حیزب و لایەنە کاریگەرەکان بە هەموو جیاوازی سیاسی، بەرنامەیی و ئیستراتیژی. تەوەرێکی دیکەی باسەکان ئاماژە بە شکستی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە بیرروڕای جەماوەری خەڵکی ئێران و کوردستان لەوانە، شکستی حجابی زۆرەملێ لە سەرانسەری ئێران و بەتایبەت کوردستان، هەنگاوی گرنگ بە ئاراستەی خەباتی هاوبەشی جەماوەری ناڕازی لە درێژەی شۆڕشی ژینە و پاراستنی دەستکەوتەکانی ئەو شۆڕشە بەتایبەت مافە حاشا هەڵمەگرەکانی ژنان، لاوان، کرێکاران و خانەنشینان و هیتر دەکەن. وترا کە خەباتی ژنان لە کوردستان و ڕەچەشکێنی کۆمەڵە و بەتایبەت ژنانی پێشمەرگەی کۆمەڵە بە دڵنیاییەوە کاریگەریان بووە لەسەر ئەو خەباتە بێوچانەی کە ئەمڕۆ لە ئارادایە. باس لە ئازاری هاوبەش و خەباتی هاوبەشی خەڵکی کوردستان لە هەموو بەشەکانی بۆ نەمانی ستەمی نەتەوایەتی و پیلانی دەوڵەتانی داگیرکەری کوردستان دژ بەو خەڵکە کرا. لەو پەیوەندیەدا باس لە گوشارەکانی کۆماری ئیسلامی و دەوڵەتی عێراق بۆ چۆڵکردن و ڕاگوێزانی بارەگای حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان لە باشوور لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستان کرا. لە کۆتاییدا
داوا لە دەوڵەتی نۆڕوێژ و یەکێتی ئەوروپا کرا بۆ گرنگیدان بە دۆخی نەگونجاو و نالەباری پەنابەرانی کورد لە باشوور و هەروەها پشگیری لە خەباتی جەماوەری و مەحکومکردنی ئیعدامی زیندانیانی سیاسی لە کوردستان و لە ئێران دژ بە کۆماری ئیسلامی سیاسەتی ڕوون و دژ بەو جەنایەتانە بگرنە پێش. پاش 2 سەعات باس و دیالۆگی چڕ هەیئەتی کۆمەڵە و ڕێکخراوی دەرەوەی وڵاتی نۆڕوێژی حیزبی کۆمۆنیست لەلایەن هەیئەتی لاند ئینفۆ بە گەرمی بەڕێکران. ڕێکخراوی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران واتە ڕێخستنی نۆڕوێژ 6 ژوەنی 2025.